إنسان ئەگەر ئاگای لە خۆی نەبێ لە هیچ لەماناتی ئەکەوێت ئەگەر دیقەتتان دا بێ ئینسان لە چیە زۆر ئەشکێ لە کام صفاتە لە صفاتی بەهیمیە سەرەتا مناڵ لە صفەتی بەهیمیەوە تووشی گوناه هەبێ پەلاماری خواردن ئەدا زیاتر ئەوە بوو چکە هیچ مناڵێک بە فێڵەوە لە دایک نابێت هیچ مناڵێک بە زوڵمەوە لە دایک نابێت لەسەر فیتڕەتی ئیسلام لە دایکە دوایی فێری ئەم فێڵە ئەبێت فێری ئەم لادانە ئەبێت هۆکاری ئەم لادانە و ئەم فێڵە کە تووشی ئەبێت هۆکارەکە چییە؟ ئەبێ ئەم صفاتی بەهیمیە و دوای صفاتی سەبوعی تیات بێت ئینجا صفاتەکانی تر وردەوردە تایەتە دی بۆیە ئەبێ ئێمە بە وریایی تەعاملکەین لەگەڵ ئەم دوو صفەتە بەتایبەتی صفەتی خواردن لە مناڵە ئەبێ مناڵ ڕابێنی چاوتێر بێت چاوبرسی نەبێ پەلاماری زۆر نەدا چونکە سەرەتای گوناه لەو صفەتەوە دەست پێک دواتر کەمێ فامیدە بوو یا باڵغ بوو اینجا صفاتی بابڕین جنسی لەم کەسا وردەوردە سەرچاوە ئەکا کە هەردووکیان بەهیمین و ئینسان زۆر پێ ئەشکی هەموو زانایان متفقن کە بەم دوو صفەتە ئینسان زۆر ئەشکی ئێستا تۆ وەرن دیقەت بدەن ئەگەر کەسێ خیدع و فێڵەکات بەو ئەندازەیە ناشکێ کە لەگەڵ ئافرەتێکە مەسەرن خراپەکاری ئەکە یان پەلاماری خواردن ئەدا ئێستا وەرە سەرۆکی جاری وایە وڵاتێک خراپەکاری زۆر ئەکە بەو خراپەکاریان ناوزەن دەرناکە بەڵام خراپەیەکە ئەڵێن وڵا سەرۆکی ئەمریکا لەگەڵ ئافرەتێکە پەیوەندیە بوو لەناو ئەمریکاشەکە ئەڵێن قەیناکە مەسەرەن هەموو شتێ ڕەهایە دروستە یەکسەر ئەو لەوێ پێ ئەشکێ چوە صفاتی بەهیمیتیایە کە بۆ ئەمە ئینسان نییە وەکو بەهیمە و ئاژەڵەکان ئەوها لە هەموو عالەمە ئەوهایە لەناو موسڵمانان و غێرە موسڵمانە ئەوها ئێستا غیبەت لە ئینسانە صفەتێکی سەبوعیە بۆ چونکە ئەتەوێ ئەسقانی براکەت بشکێنی ئەتەوێ شخصەتی کەسایەتی بەرابەرەکەت بشکێن صفاتی سەبوعیە بەڵام دیقەت بدە کەسێ غیبەتەکە بەلای ئێمەوە ئاساییە بەڵام هەر ئەم کەسی کە غیبەتەکە ئەگەر بیبینین لەگەڵ ئافرەتێکایە صفاتی بەهیمیتیایە یەکسەر زۆر زیاتر پێ ئەشکیە لە صفاتی سەبوعیەک بۆیە ئەبێ ئاگامە لێ بە صفاتی ئاژەڵی خراپترین جۆری صفاتێکە لە ئینسانە سەر دەرێنێ و ئەبێ ئینسان زۆر خۆی پارێزێ لە صفاتی بەهیمی چونکە تەواوی شخصەتی لە کەدارەکە بە ئەوەزێن وەرە دیقەت بدە ئەگەر خواردنێ دانرابێ ئەگەر کەسێک بە پەلامار و ئەوانە پەلاماری ئەو خواردنە بدە یەکسەر شخصەتی یەتە خوارەوە سفر ئەبێتەوە بۆیە ئینسان لە بەرامبەر خواردن ئەبێ زۆر خۆگر بێ لە بەرامبەر ئافرەتا زۆر خۆگر بێ بۆی ئەو شخصەتەی لە کەدار نەبێت لە بەرامبەر خواردنە غەزالی ئەفەرمێ ئەگەر لە شوێنێکا بووی زۆریشت برسی زانیت کەسایەتی تۆ ئەم پەلاماردانی خواردن ئەشکێناڵە مەیخۆ خۆت بگرە لە حەزاتی خۆت بگرە دوای بڕۆ خۆت چی ئەخۆی بخۆ ئەها ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەگەر بزانم ئاوی فێنک شخصەتم لە کەدارەکە نایخۆم ئاوی سار شخصەتم لە کەدارەکە نایخۆم بۆیە ئەم صفەتی بەهیمیە ئەبێ زۆر بە وریایی تەعاملی لەگەڵا بکەین کەوا بوو ئەگەر ئێمە لە گوناها سەیری ئینسان کەین ئەڵێن کاکە گوناهەکان لە 4 صفەتە بە 4 شێواز لە ئینسانە ڕەنگە دەنەوە چونکەمە فەلسەفەی غەزالیە پێی وایە ئینسان لەم 4 پێکاتەیە پێکات بەشێکی ڕوبوبی لە ئینسانە هەیە بەشێکی شێطانی هەیە بەشێکی سەبوعی هەیە بەشێکی بەهیمی و ئاژەڵی هەیە ئەفەرمێ ئەبەم 4 صفەتە ئەکرێ ئینسان مجاهدە لەسەر هەر 4یان بکە هەر 4یان وردە لە بەرەو چاکە بەرێ ئەگەر سەیری گوناهەکە بکەین بە نیسبەت عەبدەکانەوە ئەمە ئینسان بە نیسبەت خۆتەوە ئەو هەیە ئەی بە نیسبەت ئەوەی کە گوناهەکەی لەگەڵ دەور و بەرە یان لەگەڵ خوا یانە نەوعێکی تری تەقسیماتی گوناه دروستە بێت بۆیە غەزالی ئەم نەوعانە باسەکە بۆی دوای پێت بڵێ چۆن تەوبەکەی لە یەکەم چۆن چکەم باسەکە باسی تەوبەیە بەس بۆیە تەصنیفی گوناهەکانەکەین و بزانین دوای چۆن تەوبە لەسەر هەر کامێکیان ئەکەین